هەموو ئەو بەڕێزانەیەکەوە دەستیان خۆش کرد لە باسی پەندیان کردو یا پەندیان کۆ کردوێتەوە هەر هیچ نەبێتەوە لە ناونیشانی کتێبەکانیان یا بڵاوکراوەکانیان و دوجار کە ناوەڕۆکی شتەکان بابەتەکان بەرهەمەکان سیرەکەی هەست بەوەکەی کە ئەو تێکەڵکردنە هەیە و بەڕاستیش یعنی ئەمە تۆزێک وردەکاری ئەوەیە کە ئەمانە جیا بکرێنەوە کێشەیەکی زۆر گەورەی ئێمەی کورد هەیە زۆر جار ئێمە سەیری ئەوە ئەکەین بزانین بێگانە چی وتووە یەن بە پێی قسەی ئەو سەیری کەلتوری خۆمان و زمانی خۆمان و شتەکانی خۆمانەکەین و تەنانەت زۆر جار هونەری خۆشمان هەروایە یعنی ئەگەر بێگانەیەک هەڵسەنگانێکی درستی بۆ نەکە ئێمەش بەلامانەوە هونەرەکە بەدەرە لە هونەر بەڵام ئەگەر بێگانەیەک بەڕێکەوت چێژی لەو هونەرە بینی و دوجار پەسنێکی باشی دا ئەو کاتە ئێمەش دێین بە باڵای ئەو هونەرە هەڵەیین مەبەستم ئەوەیە بڵێم ئەوانەی کەوە کۆنەکانمان ئەوانە کۆیان کردوتەوە هەزار جار ماڵیان ئاواکارێکی چاچیان کردووە بەڵام کێشەکە لەوایە هەنێک وەک ئەمڕۆ لەیەکێک لە باسەکانی شاجۆم لێبوو ئێستا نامەی ماستەروشتیواش ئەنووسێ و تێکەڵێکە هەرە ڕوا واتە ئەم نایە ڕاستکردنەوەکە بکە بەڕاستی من هەستم بەوە کردووە کە ئەم تێکەڵیە هەیە بۆیە نایشارمەوە یعنی بۆ لە لێکۆڵینەکەشە خوا یار بێت ئەوە باسەکەم من ئەزانم پند جاری یەکەم دوو جۆر پندمان هەیە دووهەم پند لە زمانی ئێمە بەکارهێنانی زۆرە بۆ نمونە بەڵام لایەنی ئەرێنیمان هەیە لایەنی نەرێنیمان هەیە یعنی بۆ نمونە لە گۆڤەری سلێمانیە واتە سەبدیالێکی سلێمانیە شێوازی ئافرەتانی سلێمانی زۆر جار ئەڵێ فڵان بە پەنگ بێت دیارە لەلایەنی زمانەوە نون و نێو دێ لەگەڵ نێو گێ لە زمانە ئەبێ بە دەنگێکە لە بازێک زمانە ئەم دەنگە خۆی فۆنێمێکە ئەویش کە نگە بەڵام لە لای ئێمە لە لایەنی فۆنەتیشە ئەوە سروشتی زمانی ئێمە بە تایبەت ناوچی سلێمانی کە نێو دێ لەگەڵ نێو گێ وەک نێ بەکارێت بۆ نمونە ئافرەتێکی سلێمانی کە تووگ لە ئافرەتێکی ترەکە واتە کە دوعای شەڕی لێکە ئەڵێ بە پەنگ بێت بە پەنگ بێت واتای چییە؟ واتای ئەوەیە کە ڕووداوێکی لێ ڕووبا ڕووداوێکی خراپ بە زۆریش ئاکاری و ئەو بابەتانە کە دەماودەم بژێڕێتەوە ئەمە پەندە بەڵام ئەمە لە پۆلێنکردنەکە ئەمە ئەو پندانن کە لایەنی نەرێنی باسەکەن ئەی لایەنی ئەرێنیمان هەیە بەڵێ لە پندەکانمانە لایەنی ئەرێنیشمان زۆرە منی شگرە و نمونانی هێناومەتەوە بۆ نمونە لە کوردیا ڕەنگە ئێوەش چەند جارجۆتان لێبوو بێ لە دەوروبەری زمانیا لە ئاخاوتنا کورد زمان بەکاری هێنێ ئەڵێ هەرکەس سمێڵی سوور بوو هەمزاغانیە هەمزاغا ئەمە کەڵەپیاوێکی قارەمانی کووردە کامل لە یەکێک لە شەڕەکانە کۆنیشت نوێ نییە ئەگیرێ دەدوانزەیەک بە دەورێن ئەگیراوە بەڵام لە خەنجەرێکە یا بینێکی کێداسایی بچووکە کە شاردوێتەوە لە پشتوێ مشتەکانیا ئەکەوێتە خۆڕابسکانن ئەو هەژمەیە کە لە پاچاکەەوە ئەتوانێت لە سەربازگەی دژمن دەرچێت ئەنجا ئەم کەسە سەرنج بە وێناکردنی ئەم پەندە هەرکەس سمێڵی سوور بوو هەمزاغان نییە ئەمە بەدڵنیایەوە پێ دەڵێ ئەم کەسە کەسێکی لەوانە بۆ کە سوورێکی شڵن چونکە ئەوانە دایمە سەیری مۆکەیان بکەی ئەگەر سپی نەبێ مەیلە و سوورە کەواتە کاڵێ هەر کەس سمێڵی سوور بوو هەمزاغانی ئەمەمان پێڵێ بەڵام چیمان پێڵێ چیرۆکێکمان بۆ ئەجارڕێتەوە چیرۆکیشی ئازایەتی کەڵەمێردی تێمەگەی قارەمانی کەواتە ئەمە پەندە بەڵام لایەنە ئەرێنەکەیتی بەڵام تۆ زۆری ترمان هەیە هەر بۆ نمونە تۆ قەت نەویستووە ئەڵێ کاکە ئەو ئیشە و بیکە مەمان کە بە پەنگ یعنی مەمان کە بە پەند یعنی چی؟ یعنی با نەبێ بە شتێ دەماودەم بڕۆ بژێڕێتەوە ئەوە لایەنە نەرێنیەکانی پەند باسەکە بەڵام لایەنە ئەرێنیەکانیشی وەک ئەوەی بوون جێڕایەوە چونکە ئەگەر پەند بوو چیرۆکی لە پشتەوەیە ئەنجا ئەم پەندە کێیەکە ئەی خاتە چوارچێەوەی
ڕستەیەکەوە وتنێکی چۆن بڵی بەشێک لە پەخشانەوە ئەمە ئەوانن کەوا ئاوەزمەندی نەتەوەکەن. ئیدیۆم چیرۆکی لە پشتەوە نییە، ئیدیۆم لە دوو شەیان زیاتر ئەمە جۆش خواردنێکی تیا دروست دەبێ، ئەمە شتێک ئەڵێ کە ئەم واتایی چەمکی ئەم ئیدیۆمە لە کەرەسەکانەوە لە تاکە کەرەسەکانەوە بەدەست نایە. بۆ نمونە کاتێککە کورد دەڵێ چاچی لێکرد بەلایە، باش نییە کە چاچی لێکرد بەلایە ئەمە خۆ تۆزانی کاتی خۆی کە ڕۆژگارێک ئەگەرکەوا ساڵتە بوو بێ یاخود ئەگەر چۆغە لە درێژ بوو بێ بینی لە وێنە کۆنەکانە ئەوە بینی ئەمە بۆ گوجوگۆڵی چاگەکرێ بەلای هەتا کەوای ئافرەتانی کورد ئافرەتانی جارانی کورد ئەبینی لە هەردوو لاوە درزێکی هەبوو بینی هەبووەوەی کە عەرەب پێڵێ فەتحە. کاتێککە ئیشیە کرد ئەم چاکەی ئەکرد بە گیرفانی کەواکە بۆ گوجگۆڵ ئەبووە لە عەرز ناخشە. کەواتە کاتێککە ئەڵێ چاکی لێکرد بەلایە مەبەستی لەوەیە کەوا خۆی ئامادە کرد بۆ کارەکە کە بیکە ئیشەکە، یعنی ئەو نییە شتێکی ترمان پیاڵێ. جا ئیدیەم یاخود من تەبان هەر بەو بۆنەوە من گەیشتومەتە ئەو بڕوایی کەوا قسەی نەسەق خودی ئیدیەم خۆیەتی. بۆچی؟ چونکە لەلایەنی زمانەوە گەیشتمە ئەوەی کە بڵێم وشەی نەستەق لایەنی زمانەکەی ئێمە زین دەنگی قێ لە زمانی کوردیان نەبوو، کەواتە زۆر لە وشانی کە هاتوون لە دوای ئیسلامەوە وشەکە بازێ وشە هەیە عەرەبیە. ئەم وشە عەرەبیە کە هاتووە لە سەرەتایە مەرج نییە مرۆڤی کورد توانی بێتی بە قافەکە دەری بڕێ، بەڵام دوایی بە پێچەوانەوە هەنێک وشەی خۆمانی کە بەکێ گۆڕاوە دەنگەکەی بەقێ. بۆ نمونە ئێمە لە سلێمانی ئەڵێن فڵان ڕقی لە فڵانە، بەڵام تا ئێستاش لە هەولێرڵێ فڵان ڕکی لە فڵان دەبێتەوە. کەواتە سەبارەت بە وشەی نەستەق من پێم وایە نەستەکە و نەستکیش لە ئەسڵا. بۆچوونێکی تریشم هەیە، بۆچوونێکی ترم هەیە لەبەرچی لەبەرەوەی هەندێک لە مامۆستایان بە تایبەت بەهشتی عێشەونم کە ئەڵێم عێشەونم ئەزانم بەڵێم عین شەونم، بەڵام ناوی ئەو فۆنێمانە لە کوردیە عین نییە. عێشەونم بەهشتی ئەو باس لە قسەی نەستەقەکە ئەڵێ قسەی جوان و ڕێک و پێک. ئەگەر بۆ بۆچوونی بەڕێزیان بێ تێمەگەی کە ئەوە یەکێک لە بۆچوونەکان ئەوە من پێم وایە لە وشەی نەسەقی عەرەبیەوە هاتووە، چونکە ئەو یاسایش لە زمانی کوردیا هەیە کاتێک کە بۆ نمونە وشەی قەسەمی عەرەبی هاتوۆتە کوردیەوە کورد زمانی نەخوێنەوار ئەڵێ قەستەم بەخوا. ئەگەر بۆچوونەکەی بەڕێزیان بێ باشتی عێشەونم ئەو کاتە ئەوە لە نەسەقەوە هاتووە، بەڵام من پێم وایە لە نەستەکەوە هاتووە. بۆچی لە نەستەکەەوە هاتووە؟ چونکە هەستمان هەیە و نەستمان هەیە. ئەوجا کاتێک کە ئەو مۆرفێمە ئەچێتە سەری یعنی وەک ئەوەی لە نەستەوە بۆ لە هەستەوە نا، بۆ یعنی ئەو واتایە ئەو چەمکەیکەوە ئەو ئیدیۆمە پێت ئەگەیەنێ تۆ چاوەڕێی ئەو مەکە لە یەکەکانی پێکێنی ئەوە. جا ئەوە ئەگەر لە دووشە پێکاتوە یا زیاتر تۆ بە تەمامە بە لەو تاکانی وشەکانەوە واتاکەی دەستکەوێت. تێمەگەی چۆنە؟ ئەنێسا بۆ نمونە کاتێک کە وشە بێ ئێمە ئەڵێن زێڕنگەر، کاتێک کە ئەڵێن زێڕنگەر تێمەگەی ئێمە گەرەکە پێمان ئەڵێ کە ئەوەی لە پێشەوەیە ئەبێ یا کانزایە بێ یا پاشگرێکە بۆ پیشەیەک، باش نییە؟ کەواتە ئەویش هەمان شێوە ئێمە ئەمە وەگووشە، بەڵام ئەگەر ئیدیەم بوو نا بۆ نموناڵێ ئاسنی سار دەکوتێ، باش نییە؟ ئەمە قسەی نەستەقە. بۆچی؟ ئەو مەبەستی ئەوە نییە کەسەکە ئاسنی سار دەکوتێ، بەڵام مەبەستی لەوەیە کە کارێکەکە کە ئاکامی نییە. بۆ ئەمە ئەزمون هێناوێتی، بۆ ئەمە ژیر بێش ئەمەی وتووە، بۆ چونکە ئەزانێ سروشتی ئاسن وایە تا گەرمینەکەی ناتوانیشتی لە دروستکەی. کەواتە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان پەندا لە نێوان
قسەی نەستەقاواتە ئەوەی کە من پێگەیشتم ئیدیەما کە ئەگەرچی مامەسا هەن ئەکادیمیشن بەڵام ئیدیەمیان بە شتێکی تایبەت داناوە. ئەجگە لەوەش ئێمە لەوەی کە پند ئەبێ بە قسەی نەستەق بەڵام قسەی نەستەق نابێ بە پند. ئەنجا لە ناو قسەی نەستەقا بێژەی پێشینانیشمان هەیە. بێژەی پێشینان جیاوازە لە پەندی پێشینان. بێژەی پێشینان ئەوەیە کە بۆ نمونە عەرەب لە حیکمەوە حیکەمی عەرەبی تێمەگەی ئەگەرچی من گەڕاومەتەوە سەر عەرەبەکانیش تێکەڵکردنەکەیان هەیە بۆیە ئەوانەی کە کوردن سەیری سەرچاوانە ناکەن ئەوانیش تێکەڵکردنەکەیان هەیە. هەر نمونەیەکی سادەی پێ بڵێم لەسەر زمانی عەرەبی بۆ نمونە عەرەب پندێکی هەیە ئەڵێ وەڕەجەعە بخوفەی حونەین. ئەمە چیرۆکەکەی ئاوایە کابرایەک لە سەحرایەکە لە بیابانێکە بارێکی پێ بە حشتیەکەیەوە ئەڕوات دز ئەیانەوێ ئەم پیاوە بارەکەی لێ بدزن حشتەکەی لێ بدزن بەس چۆن بکەن کابرا ڕەنگە بەهێزیش بوو بێ هاتوون دزەکە جووتێ پێڵاوی پێبووە هاتووە ڕای کردووە لە ڕێیەکی ترەوە لە پێش ئەوەوە تاکێ پێڵاوی فڕێیاوە. کابرای حشتەوان کە کاتێگات هەیە تاکە پێڵاوەکە دۆزێتەوە بەرزیەکاتۆم تاکە پێڵاوە تازەیە بەس بیرەکاتەوە تاکێ پێڵاو چی لێ بکەم فڕەیە. ئەڕوا سامەتر دوای ئەوە سیرەکە بۆ نمونەت ئەگەر ڕاست بێ چەپەکەشی ئەدۆزێتەوە بەپەلا ڕائەکا بۆ تاکەکەی تر بۆی جووتی پێڵاوەکەی دەستکەوێت بەڵامە دزەکە ئەوەی کردووە و ئەخیرەن کاتێکەیەتەوە بۆ لای بارەکەی سیرەکە حشت و بارەکە دزراوە بەڵام کاچێتەوە ماڵەوە چی پێیە دوو تاک پێڵاوی پێەیە لەبەرەوە ئەمە پەندە لە عەرەبیا کەچی سیرەکەی لێ بە حیکمە دانراوە تێمەگەی یعنی وەک پەند وەک مەسەل باسی ناکە بەڵام خۆی لە ڕاستیە ئەمە چییە چیرۆکی لە پشتەوە وەک ئەوەی کە بۆم جێڕاتەوە جا بۆ یەوتم ئەوانەی کە لە کوردیا جارێ لێکۆڵین ئەەکەن زۆر جار سەیری ئەوە ئەکەن بزانن بێگانەکان چی وتووە ئەمان ژیان هەمان شت بە دوایە گەڕێن بەڵام لە ڕاستیە ئەو تێکەڵکردن لەوە هاتووە.